بەناوی خوای بەخشندا بینەرانی کەناڵی ئاسمانی پێام سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. ئەو جارە شاتینەوە خزمەتان لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان و لە گوندەکی دیکە کە گوندی گەزنەیە نزیک لە شاری هەولێرە. دیارە ئەو گوندە ئاسەواری گوندی کەمتر پێوە دیارە ماشەڵڵا زیاتر لە 1000 ماری دەبیتن، بەڵام لە خەریتەی و لە شارەوانی هەر گوندە و بە گوند هەژمار دەکرێتن. لێرە لە گەرمان بابزانین سەرگوزشتەی ئەو گوندەی هەم لە ڕابردوو هەم لە ئێستا و چۆن دەگوزارێنن لەگەر مانجی ڕەمەزانی پیرۆز. بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مام حاجی ئەکرەمی دەدوێن. دیارە مام حاجی ئەکرەم خەرچی گوندی گەزنێ و هەر لە قەدیمەوە لێرە دانیشتیە. دیارە گوندی گەزنەی زۆر دوور نییە لە شاری هەولێرێ، تقریبان 5 کیلۆمەترێک دوورە لە شاری هەولێرێ، بەس ماشەڵڵا گوندێکی زۆر قەرەبارەق دیارە. بابزانین هەندێک پرسیار لە مام حاجی دەکەین زانین بە ئەو سەرگوزشتەی ئەو گوندەمان بۆ باسکە. مام حاجی سەلامی خوا لێبی. ڕەبی بەخێر بەسەر هەردوو چاوم بن سەر ڕەحم بێت. مام حاجی لەگەر ڕەمەزانێ لەگەر الحەمدولیلا ڕەمەزان زۆر باشین و زۆر خۆش الحەمدولیلا. لەخوای بەزیاد بیا ڕەبی هەرواتینە لە قەدیمەوە لە قەدیمەوە الحەمدولیلا لە قەدیمەوە هەنێنە زۆر باشە الحەمدولیلا لەخوای بەزیاد بیا ڕەبی. بەرێ لەخوای بەزیاد. مام حاجی تەماشای گوندی گەزنەی دەکەم زۆر قەرەبارەق دیارە، یعنی گوندەکان دیکە ئاوانین دەوروبەری. بە قورئان عەزیم گوندێکی زۆرە گەزنە تقریبا 1700-1800 مار دەبی ئێستا. لەبەرەوەی گوندێکی زۆر خزم دۆستە و زۆر فەقیر دۆستە سمێنە کابراک فەقیرێک زۆر مساعدەی دەکرێتن زۆر ئەوەی دەبی گوندەکە. دووەم گەزنە ئەوەی لەسەر هەموو جێکانی دیکە هەیە لەسەر ئەطرافی خۆیان گوندەکانی دی. سەعات 12 شەوێ یەکی شەوێ ئەتون بری دەکەی لێ بمری ئەمن بینم هەبی لەگەتون نەبی ئەمە لەسەر قەبرستانی عازرا ماشەڵڵا هەموو لەسەر قەبرستانی عازرا. دووەم لۆشیوە غەریبانەی ئەو عالەمە هەمووی تێکڕە دێتە ئەو شیوە غەریبانەی پارە خڕ دەکرێتەوە لۆ ئەو ساحیبە تازی. ئەو سفەتە ئێستا هەر وەکو قەدیم هەرمایە. بەڵێ ئەی جاران قەدیم کە مەسەلەن خواردن کەم بووە پێشتر ببوو عادەت و نەریتە گە ڕەمەزانان زۆر جار هەبوو کەسێک شیوی دەیناوە مزگەوتێ دوو کەسی دیکەی لەگەرە خۆی دادەمەزران. ئەو نەریتە هەرمایە ئێستاش ئەلانەوەریتە هەرمایە ئێستاش ئەلعانە ئەو سفرە ڕادێخزرێت لە مزگەفتی هێوارە ئەو عالم هەموو خڕ دەبێت و لەسەر سفرەی باجی خۆی دەکاتەوە خواڵی خۆی دەکە عینە نیسک دێتن ڕووتاب ئەشتاک هەیە خۆی دەکەن باجی خۆی دەکەن و ئەو زەدەستن و ماری پێشتر بەو شێوازەی پێشە نەبەوەشتن نەبوو بەس ئێستا ئەلعانە ئەوە هەموو هەیە. بەرێ گوندەکانی دەوروبەری گەزنەی چ گوند و چ گوندن؟ گوندەکانی ئەدەرەفی گەزنەی قەرانچوغانە دارەبەنە ئاشۆکانە لێتەوە زۆتیارە بە حرکێ ئەوەیە سێبیرانە بەری بەرێ پێشتر دانیشتوانەکەی ئەوها زۆر نەبووە تقریبا هەدەوری 250 مار 300 مارە لە دەورەی دەبوو ئەو بە دەوری توی بەری بەدەوری لەوانەیە لە پێش توش ینی زۆر کەمتریش بەرێ. بەرێ ئێستا تەمەشا دەکەی خەڵکی ئاوایی بەچیوە سەرقاڵن بە تایبەتی لە ئێستادا. بە قورئان عەزیم ئێستا هەیە دەبینی بە سەرقاری ئێستا هەیە کاسبە لە خۆی عەمەلی ڕۆژێ دەستی دەیشێ بەرێ هەیە دەبینی مۆزەفە دەستی دەدەوامی خۆی هەیە قەسابە دەستە مەیدان هەر کەسێک بە وەزیفەی خۆی یعنی وەکو شاری لات یعنی ئێستا بۆ نمونە فەلاحەتی و شتانەتان نەمایە. بەرێ مایە فەلاحەتیمان مایە هەموو کەسە فەلاحەتی خۆیان مایە بەس فەلاحەتی بەرێ فەلاحەتی ما شینایی دەکەن هەیە شینایی دەکە هەیە ناکە بەنەوە عیتیدا ئێستاش. بەڕێزان خۆشەویستان لەگەر مام حاجی حەسەنی دەدوێن بابزانین ئەو چۆن باسی گوندی گەزنەمان لۆ دەکا. سەرەتا بابزانین لەگەر ڕۆژووی چۆنە دیارە پێدەچێت بڕەکی لاگوبی. سەلامی خوا لێبی مام حاجی. وعەلەیکوم السەلام وڕەحمەتوڵڵاهی وبەرەکات بەخێر بێت. سەلامەتکە لەگەر ڕۆژیان چۆن دەگوزارێنی؟ خودای لەگەر ڕۆژیان هەتا بری زۆر باشین و زۆر باشمە من بەنسبەت ڕۆژیان هەتا ئێستا کە بە بیرم دێ خۆم بەبیر دێ ئەمە ڕۆژەکەم نەخواردێ و بە هیچ نەوەچ نەمێشە ڕۆژەکەم بە ئەوەی بڕوە. يعني لهر قديم ولا من داري هر لقديم وهر لو
بەهر بە ڕۆژی بوونە بەرێ جاران ئەو خواردنانە وانە بوو وەکو ئێستا نەبوو ینی زەحمەت بوو کابرا ئەگەر ینی خواردنە چی وای نەدە خوارد هەم پارشی و هەم هێوارێ ینی ئێستا وانە نەوەڵە ئێستا هەمونە ئەو خواردنەک ئێستا لە خۆی بە زیاد هەمونە ئەو خواردنەک هەیە خواردنی باش هەیە ینی چی بتەوێ لە ڕامی ئەو خدای زۆرە و هەشە پیا دەبی بەێ لە ڕووی کۆمەڵایەتەکەیەوە خەرچی گوندی گەزنە ینی لە قەدیمەوە بە شێوازێک بۆ تایبەتمەندی خوانەیە شتێکەبی ینی کە لە گوندەکانی دیکەدانەبی بە خدای ئەو گوندانێک کە دەرا پشتی گەزنەی ببرێم هەمووی ئەو شانەی کە لە گەزنە لە گوندەکانیش هەیە بەس گەزنە گوندەشی زۆر قەدیمە زۆر قەدیمە بەرێ خۆی کە هەر شتەکەبی لە گەزنە گوندەشی ئەوەلداری گچکە و بەس ئێستا گەزنە وهاردیها زۆر گەورە بووە کە لە گەورەی ئێستا کەس ناناسی ئللا ئەوەی کە برێم قەدیمەکان ئەمە یەک دەناسین ئەوانەی کە هاتینە ینی کەمە خەرچی غەواری زۆر هاتێ بەرێ خەرچی غەواری ئەری وەڵڵی ئەنواع بەشەری تێدایە ئەنواع ئەوەی تێدایە لە مەسیعی بگرە هەتا دەستە دازانم ئێرانی و لەزگە برم تورکیشی تێدایە ماشەڵڵا ئەری وەڵڵی عارەب و ئێرانی تێدایە تورکی تێدایە وڵازە بڕی کردیە چۆن تەعاملیان لەگەر دەکەن ینی ئەوان چۆن ینی کولتوری وان لەگەریوە جیاواز بە خودای کەس حاقی لە کەس نییە کەس تەداخلی ئەوەی کەسدا هەر کەسە بە ئەوەی خۆی چکۆ گوندەوە کوشاریش نییە ینی زۆر جار هەبووە ینی شتێکە بۆ نامۆبی لەک نەنگۆ وڵای هیچ ئەوە نییە کەس برێم ئەتولۆ ئەو هادەکەی ئەتولۆ هاناکەی ئەتوەوت کردیا کەس تەداخلی کەسدا کەس ئەوەی لەسە ئیشی کەس دیار کەسەر خۆی بە ئیش و کاری خۆیدا دەڕوە مام حاجی ئێستامە لەو گردەی دانیشتن لە ناو گوندیە ئەو گردا کە تەناوەڕاستی گوندی دیارە هەم قەبرستانیشە ینی شوێنەکە ئەوە نییە برێ هەر کابرا ئەگەر زۆر دری لێ تون بیتن لە خوارە دێتە سەر ئەو گردەی بەێ ئەوە هەر لە قەدیمەوە هاالە لە ناوەڕاستی گوندی بۆیان بەهۆی فراوان بوونەوە بەخوای پێشان لە قەدیم و حالەمەکە هیچ ئیشەکی نەبایە ئەوەی کە ئیشی بکردو ئیشی نەبایە هەمووی داها لەس ئەو گردە خردەبوو ئەو زەک کە لایەنەی باە لێروخانە دەیان کرد پێدرێت ئەوەی نەوەگەمانەکە بوو هەتا چێ لە بەردانە لەس ئەو گردەی دەکرا بە بیرین گۆنیە و قەبرستانە ینی بەردی زۆر کۆنی تێدایە بە خودای لە بیریمەوە ئەو قەبرستانە گەلە قەدیمەوە هەبوو کە مندار بووم ئەمە قەبرستانە هەبووە لێرە بۆ کەمەک بووە ئەو دەبای کەم ئێستا قەبرستانەکە لەزگە گردەکە خلاص هەبوو بۆ قەبر کەمەک مایە نمایە ئەدی نازان باسیەوەی دەکرێت کە وەخت خۆی کە لێرە میکرۆفۆن و شتیوالە نەبووە دەهاتن لەسەر گردی بانگەدرا بەرێ پێشان مام عای سعیدە بوو لەگەر حاجی عولای مەلای هەزار ڕەحمەتی خوایان لێبێەوە مردینە نماینە کە هەر بانگەوازەک باە هەتا بانگدان بە لێرەوە بانجی دەدا ئەتو لە هەر جێگایشی بای ئەتو جێ لە دەنجی مام عازی عای سعیدی بوو لەگەر حاجی عولای ئەوانە بکە بانجیانە دەنجان یادیان بەخێر ئەوانە ئینسانی زۆر ڕێک و پێک بوون شوێنێکی زۆر ماشەڵات لە ڕفێنە ینی ئەو سەر ئەو سەری گوندی لێ دیارە هەر چار دەورێ گوند هەتا گوندەکانیشن لێ دیارە نەک چار دەورێ گوندی گەزنەی لەبەر جێکی زۆر ڕێک و پێک و فەڕەحە خۆشەویستان لە گەرمام ڕەشیدی دەدوێن کە خەرچی گوندی گەزنەیە با بزانین سەرەتا گەزنە لۆ پێی دەرێن گەزنە لە چیەوە هاتیە سەلامی خوال لێ بیمام ڕەشید خۆ سەلامەت کە خوا لێ ڕازی بی گوندی گەزنەی لۆ پێی دەرێن گەزنە بەرێ گوندی گەزنەی عیب نەبێ قەدیم زەمان دەرێن جۆگەک هەبووە لەو منتقەی جۆگەک ڕووبار هاتیە ئەو گەز بنە گەزی هەبووە بنە ئەوەی هەبووە دیارە ئەو منتقە هەتا دەستە ئێرە ڕووبارەکە گەز و شتێ بووە نا گەزنە بەرێ گەزنەش قەدیم گوندە لە قەدیمەوە مزگەفتمان وەخت خۆی قوڕ بوو بەرێ ئەو دەبۆ دوایە لەبەر حالم چای کرد وەخت خۆی خشتیان دەبڕێت
کردیانە مزگەفت توشتوها ئارێ وڵا بەێ لە قەدیما و قەدیم یعنی خەڵکی ئێروکانە لە بۆ ڕۆژی هەر باش بووینە ئارێ وڵا قەدیما و مندار هەیە گچکە گچکەیە هەر ئەو مزگەفتە یعنی لە قەدیمەوە اختیارێ بوو مام قەرەنی مامەندی زۆر هەبوون اختیار بوون لە ئاخری ئەو سەری بوون دوگوردەچیان دەهایشتە سەر ملی دوگورد بە دوگوردەوە دەهاتنە مزگەفتێ نێژیان دەکرد بە کاوە خۆ 2000 دادەنیشتنە تا چنۆمارە ئەتام دەگەت چنۆمارێ بەرێ ئەدیت جگە لە قەدیمە و قەدیمەتاوەکوی ئێستا کەسی دیکە مەسەنە غێرە مسلمان لێرە نیشتە جێ بە چکان گۆ ئێستا لە عنکاوەش نزیکن بە قورآن ینی لەگەر مەسیحی و لەگەر جوولەکانە قەدیم و زەمان دەرێن ئەو گەزنەیە بزن بەسە ماراندا چوە چوویتە عنکاوەی سەعنکاوەی ئەوها دەرێن قەدیم ئەو دە دیارە مەرعۆدە هەیە دیا ئەوە چ دیانان لێرە دیارە قەدیم مەسیحی لێ بووە مەسیحیەکانیش دیارە تەبیعی لە گەزنەی بڕێک نێزیک بووینە ئەوان ژەران زۆریان مەسیحیەکان حسابی ئێرە دەکەن دەرێن ئەمە لەگە گەزنەی هێشتین هەمووشتان هەیە بەرێ هاتووەکان باشن لەگەر یەک ئەوەینە بەرێ ینی ئەو پێکەوە ژیانە لە قەدیمەوە هەیە تاوەکو ئێستا شەرمەوە لە قەدیمەوە لەگە مەسیحیەکان هیمە ڕێنجبەریان بووینە ئیشیان لەگەر کردینە هاتووان لەگەر کردینە هەموو شتێک لەگەریان بووینە هەتا ئێستا شەرمایە هەرمە ئەو هاتوومە هەرمایە ئەدی بۆ نمونە ئەو فەلاحەتێک کە لێرە دەکرێت لە گوندی گەزنەی بۆ لە شاری نێزیکن یعنی 5 کیلۆمەتر دوورن لە هەولێر بە چ دەچون هەر بەشانی دەتان بریان هەر بە کەروراکی دەمان بێت عیب نەبێت کابرات وعدی دوورنەیدا دەهات ئەو سەپانە سبێنێکە دەڕۆی لە ئاقاری سەپان جیشەکەر ئەوانە دەڕۆشتن لە ئاقاری و هەتا دوورنەی خۆیان خلاص دەکرد دوورنای خلاص دەکرد خڕیانە کردەوە خڕیانە کردەوە زەنجەڕیان دەکرد بۆبایان دەکرد وەچ بۆبایان دەکرد ئاغا وەخت خۆی ئەوەی دوو لێ دەستاندن یعنی برێن لە 22 ئەو جە هێوارێوەچی دەکردە ڕەوسا کابرا دەچوو شەقی دەکرد برێ مختار برێن وەچیلی دەچوو لۆ شەقر دەکردن و ئەتا سبێنێ سبێنێ کابرا دیسان دەسوڕا بزانین شەقر تێک چووە یان تێک نەچووە یعنی جاری وا هەش بووە تێکیش دەچوو لەگەر بایان لەگەر ئەوە شەقرێکە وهای دەکرد کەمەک هەبوو تێک دەچوو لێ دەکەتە شپایە لێ دەکەتە ئەوەی یان هەبوو مەقسەد کابرا دەچوو بن کوزرەکی ببا دەکرد دەی بردەوە دەگۆ ئەوە ئاگان لێنێ ئەو هاش هەبووە بەو شێوازە ئەدی جاران ئەگەر مەسەلەن کێشەیەک مەشاکلێک کۆمەڵایەتیە کە بواە ئەو هەلا دەتان بردەوە چێ لێرانە کێشەکانی حەل دەکرد کێشەکان ئەسەرێتی مەلامان هەبوو مەلاحمەد مەلایەکی زۆر تاک بوو مەلایەکی عالم بوو مەلایەکی باش بوو کابراایك کێشەکی هەبوو یا مەقسەد وەڵا هەتا قەدیمیش ئاخەکان لێرە بوون کێشەکە ئاخەکەی سێبیدە ئەوەی دەکردن ئەلقا کابرای گاز دەکرد ئەتو ئەو زەرمەندەدا یا مەقسەد مەڕ لە دەگری فرانی کردیە و یان شتێکی وا بووە بەرێ گاسی دەکرد ئەو دزای لێ دەستان ئەو زەبڕێک عەزەتی دەدا هەلێ پێچی دەهینان و بەڕێ دەکرد ئەدی دواتر هەر مامۆستا دوایەتریش مامۆستا هەبوو ئەمە مەقسەد برێن کابرایك ژنی مارە دەکرد و یا مەقسەد کێشەکی هەبوو یان ژنێکی بڕێک عەداوەتیانە بوو دەچوونەکن مامۆستایەکی عالم و مامۆستایەکی ڕێکوپێک بوو مامۆستایەکی چاک بوو گاسی دەکردن دەگۆ وەرە گاسی دەکردن و بزانە خەتایەکە بڕێکی چێوی چێ نییە پێچی دەهینان ئەودا هەبوو لە مادای ژن مارەکردنێش دەچوژنی لەکن مارەکەن هەینێوها بوو قەندەچیان لە باغەرە خۆدەنایان لە بەرچیان دەنا دووقەند لۆکن مامۆسای دەچوون ژنیان مارە دەکرد بە ژنەکەیان مارە دەکرد قەندەکەیان لۆدا دەناو قەندە شەکر وەرێ هەروەکو هەدیەک دایاندا مامۆستای هەدێک دایاندا مامۆستای و پێشچێکیان دەکرد و ئەوە هەبوو پاشەی نێژ ئەو عالەمە هەمووی وەچیان نەبوو عالم ئەو هابیتن بەڕاستی کم بوو ئەو زەنجەڕە دەگەڕا ئەو عالمە یارمەتیەکی دەدا هەموو شتێکی دەکرد لە ڕوحی هاوکاری زیاتر بوو لە ئێستادا پێشتر بەرێ ڕوحی هاوکاری زیاتر بوو لە ئێستا بوو عالمەینە بە ڕوحم بوو کابراایك دوورنەی بەجی دەما لەو ئاکاری بەز دەما 10 کەس لە گوندی دەچوو
حدە سەپان دەچوون بەداسەوە بە قەیناغەوە بە ئەم شتی دەچوون هەتا لەوان خلاسە کرد. ئێستا ئەوە تقریبا نەمایە ئەوە نمایە ئەلعان نمایە و ئەلعانیش زۆری پێشترێ کابراگەم مەقسەد خانی هەبوو لێرە هەموو دزیری بوو خانی کەم ئاغەبانێ بوو هەموو دزیری بوو قڕ بوو کابراەک مەقسەد برێن تا 5 کەسە بوون مام عاد ساڵ هەبوو مام عاد اسماعیلە بوو بابی ئەشاکری برێن 5-6 زەلامی اختیار بوون ئەوە سبینێکە بەرجی قوڕیان لە بەرە کرد بەرجی قوڕێ دەهاتن لەو قەت گردەی ڕادەوەسان بزانێ ئایا چی قوڕێ دەکات چێ ناکە یەکە قوڕی بکردا بە ڕاست قەور و باسچەخوا هەر دەکرد شەلوارشیان لە پێ دەکرد ڕاست دەسوخانەکان لەو قوڕ دەدا تا نوڕانانی خۆیان دەخوارد ئەو دەچبوونان یان نیسک بوو یان گەنمە کوتا بە شیر بوو مەقسەد ئەو نەوەشتانە بوو ئەو وە چێستانەوە پراو بنج و گۆشت و تەرتیباتەوی لا قەمریشک لەو گۆڕی ڕاوەستی ئەوە بی ئەوە نەبوو ناوەڵا عالم لۆ هەینە بە ڕوحم بوو کابرای خانێکی ئەوە لێ ئەوە دەبوویان دەسوتا بە هەمووی عالم یارمەتی. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان هەموو کەسێک پێویستە ڕۆژانە کووپێک شیر بخواتەوە. شیری ئاڵتونسا دوای ئەنجامدانی پشکنین بۆی دەرکەوتووە لە 100% سروشتیە و هیچ شەوریەکی لێ ناگیرێت. هەروەها دەوڵەمەندە بە کالیسیۆم و ڤیتامین A و D و بۆ هەموو تەمەنەکان گرنگە بە تایبەتی مناڵ و ژنی دووگیان. لەگەڵ شیری ئاڵتونسا پاکژی و سروشتی و لەزەت بەدەست بێنە. شیری وشکی ئاڵتونسا بە سوودە تامێکی ڕاستەقینەیە. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان. بەڕێزان خۆشەویستان دەمەوێت لێرە زۆر سوپاسی کۆمپانیای بەمۆ بکەم کە سپۆنسەری بەرنامەکەمانە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان. دیارە ئەمە هەر گوندەی کە دەچین 5 جێ خۆراکمان بۆ دابین دەکاتن لە ئەو کەسانەی کە هەژار و کەم دەرامەتن. لێرەوە سوپاسیان دەکەین و دەستخۆشیان دەکەین داواکارین لە خوای گەورە بەرەکەت بێختە ڕسقیات. بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر پورە کافی دەدوێن دیارە بابزانین پورە کافیا لەگەر ڕەمەزانێ و لەگەر ژیانی ئێستا چۆن دەگوزارێنیتن. دیارە هەر لە قەدیم کە باز دەکا ینی ژیانی ئێستا لەگەر پێشان زۆر جیاوازە. پورە کافیە سەلام عەلیکوم. سەلام سەرچاوی بەرێ ژیانی ئێستا لەگەر پێشترەوە هەموو ترس زۆرە بەس نەخۆش بەس نەخۆش هیچ تاقەتی بەو خواردنی ئەلعان ناگرین واللهی نانی چاشمان تەواو نەدەخوات خوددا دەزانی دەستباری دەغریم دەیهاشتە سەب شتێ وراغی ئەوە قەدیم ئەوە قەدیم بەجاعیری ئەلعانیشی میوانمان دێ سنیە پیارەی پڕ چابی پێم ناستە زۆری ناستە ئەخر نارێ دەرێ هەر نەخۆشم هەر نەخۆشم بە ئیلادا رب العالمین هەر نەخۆش انشاءالله خوا شفا لۆ دەنێری ناوە لە برێ یا ڕەبی ئیمان سەلامەت بیشفادانی هە گوناحم پێ بڕوا خۆش ئەجا ئینشاءالله شیفاش لێ دێ ئیمانیش سەلامەت دەبی ئینشاءالله سەلامەت ئەدی لەگەر ڕۆژیەکان کوی لە خوای بەزیادبی ئەڵڵی هەن باشم لە خوای بەزیادبی خوای هیدایەتم دەدا بە قورعا عەیلۆ خوای هیدایەتی دەدا درە درێ بکەی ئەی چ بخۆم ئەی برسیمە ئەی تێنیمە ناقەتی مرتعبی لە هەموو خۆشترە ئەدی نازامەت و زۆر لە ڕسمان خۆت دەپارێزی زۆر لەبەر چییە؟ واللهی لە بە قەبری دەترسێ لە بە قەبری ئارێ وەڵڵە کاکە ئارێ وەڵڵهی لە بە قەبری هەوەندە دەترسێن زراوم چووە دەرێم خوا کوڕم و بەگا گۆرە بڕم نەبرم ئەزە با پێت برێم ئەتو مادام لە شتێکی بترسێ پەنا بگری لە قەبری لە ئاگریت جەهەنەمێ ئەوانەش ئینشاءالله نایبینی
وعدي خواه دوزات مع عمري دارش تسمع عادي إن شاء الله أقدر جهنم نابينا إن شاء الله الله نابينا إن شاء الله زاتور بس بو خود ناده دعاء شلو مولو آخر كش بكو استتصوري تونا بخوای زاینتی وتی لنویجه دز لبخوای پانک من درم أمتي محمد أولي من دار خم درم درم أمتي محمد زاوا بيشتر أجر أمن الناس أمن الناس عتمن دعاء عملو دكي إن شاء الله قنا مربلود دكم دعاء إن شاء الله هوار افتارت كردو دعاء خير ما له إن شاء الله لو حمص رمانا دكم أي أمتي محمد يا أخوة بس تبحثت يا ربي لقاتل قوري هزار الحمد لله زوجك أي خواب خواب أتو بيشتر أو خوارناني كعازر دكرا خوارني مساعدة بون همو بير خني ونأزانم كومرة جوشتان أبو كرا خرسنا بخرج إذ نبو خرج بخوا خرسنا بخوانا الآن هاي جوشت وهالترماش والترخينة والله بيزم لجوشتي من الشتي دبتو هل دورة جوشتي من الشتي بستي بس بيشتر استا زور جوازه لگر بيشتر كورك خوارني الآن هذا تكوزي خوارني الآن بخوارورا أدي آموزگاری چل بو خرکی که دبینی مبالات با مانج رمضان نادا بنویج عبادتانا أدي أبي رقورا دكوت أبي رقورا أصلا داخل لي قرن وصل لوين دري دزاني أري والله لوين دزاني لوين بجمان دبتوا حتى نقوت النابي رقور بجمان نابي توا عاوز قريب وصل يا مارود بشتي جهنم بيوادا دل عقل جهنم دا ما قمايا زابيج أوي بساو شيني بقرينه باشا هم لهم والله إن شاء الله خواهداتي أمتي محمد دا خوايا هم بقري ثولو ديني إن شاء الله خوايا إن شاء الله الحمد لله أو رمضاني أو صار بيم وباشتر بولا باروانيا والله حمو صار يوم بيش رمضاني حد عيدكم خواهداتهم دي خوايا بقرب خوايا قال قوتي أنا تو بيري ونخوصي والله قوتهم لبر عيش من رجتي ناتينا نعم خواهي جورة هدايات ما مبدا إن شاء الله إن شاء الله هدايتي قمزام دا بقر إنه لخلو ديني نحسيتها من دارم هي فاليان رازم لهما رازمة لهما رازمة حمي باش خواهي جورة سركوتي دتوان مليان دم جوابم ندنو آخر أقل لوان بدي جواب ندنو مرزا بوكا كانيش جواب ندنو بوكا كانوا اشتخرب لينا هميان باشن لا والله قاعدون دي أول من استقانية عملوا باشا كيف تملونا كان بران سان خوصو توا تاخذ بخود باشي وانيش باش عملوا خمنا نشي وتشتيخم لما أعرفهم دكم لخو لما أعرفهم دكانو خير يعملوا سي برزان خوشويستان ليرة لگر كاگ حاجي حازمي د دوين ديارة كسي كساتي أو گوندي گزنيا دیارە هەر لە قەدیمەوە لێرە ژیانی گوزەراندیە سەرگوزشتە و ژیانی ئەو گوندەی باش دەزانی و ئاگادارە و کەسێکە بە معنای کەلیمە ڕۆڵی هەبووە لە ئاشتەوایی لە کارە کۆمەڵایەتیەکانی ئەو دەڤەرەی. سەلامی خوا لێبی کاک حاجی. سەلامی خوای لەنگۆشبی بەخێر بێن سەر چاو. خوا سەلامەت کاک حاجی لەگەر مانجی ڕەمەزانێک و ژیان دەگوزەرێنن ئێستا. وڵای الحەمدولێللا خوایە بە زیادبی زۆر خۆشە ئەو مانگە مانجی ڕەمەزانەیە هەموو کەس دەوی پێشواسی لێ بکە لە پاشەوەش جەوەکە زۆر خۆش و هادیە ساردا کەس زۆر حادز نابێ ئەوەندەی ڕۆژ درێژە بەڵام زۆر خۆشە زۆر خۆشە و زۆر پێخۆشحالیشم بۆ مانجی ڕەمەزانی ئینشاڵڵا پێشوازی لێ دەکەین ئینشاڵڵا خوا قبولی کردی ئینشاڵڵا کاک حاجێگەر بڕێک بگەڕێنەوە ڕابردوو بەێ ئەو گەزنەی وا گەورە ئەو کاتی ئەوها نەبووە نەخێت زیاتر چەند عشیرەت لێرانە بووە و کوو بووە ئەوەلی گەزنا لە 200 ماری هەشتا ماری حتا 200 ماری هەبوو دوایە وردۆدە زیادی کرد بۆ 500 مار سێچار عشێتی لە دەژی سەرەکی سوورچینە کەوانە سەعەمرکن سوورچی لە دوای وان کاڕەشن لە دوای وان هەندێک برباسی تێدایە برباسیش تێدایە ئیتیش تێدا یەکێکە مەسەن عشێتی تێدایە وەکو چکنی تێدایە وەکو عشێتی تێدایە هەندێک زرایی تێدایە ئەوانە هەوە هەیە تێدا بەس کەمترن بە ئەسلی گەزنا سوورچی و کاڕەشی زۆر تێدا بوو بەڵێ ئەدی پێشانەکە زۆرتر یعنی خەڵک جێی لە گەورەکان ڕادەگرت بەڵێ لە ئێستادا وەکو برەی کەمتر بوو ئەوە لە هەم لە گوندەکان تۆزەگمایە بەڵام لە شارەکەی هەر دەکرێت برێ لە گوندەکان ئێستا ژەگەردابی احترام و ڕێز زیاترە لەوەی شار لەبەر ئەوەی ئەمە هەموو یەکتر دراسی خەچە ئەو گوندێنە جیرانی یەکین یعنی هەمندارمان بە خۆمان اختیارەکان وەکو تەوەنی من و
اختیاری تری زۆر تێدایە ئەوانە مندارەکان ڕێز زیاتر دەگرن لە اختیارەکان وەکو شار چکو ئەمە فەرقمان هەیە خەرچی گوندی فەرقی زۆرە لەگەر شاری بەس هەرز لەگەر ڕابردوو هەر لەگەر ڕابردوو فەرقی گەرە زۆرە فەرقی زۆرە بەرێ پێشترێ باشتر بوو احترام باشتر بوو وەرە و ئیش و کار و گوزاران کەمتر خراپتر بوو بەرام احترام و ڕێز ئەو کاتی زیاتر بوو بەێ ئەو کەساتیانەی قەدیم چێ بووین ینی کە زۆر کاریگەر بۆ لەو گوندەی ڕۆلی کارای هەبووبی لە سولعی عشایری مەسەلەن سولعی کۆمەڵایەتیەکان بەڵی ئەوەی کە برێن خارم جەبار هەبوو خاری من دەکا بەێ جەباری ئەمەدیان پێدەگوت ئەوە پیاوێکی زۆر کۆمەڵایەتی بوو پیاوێکی زۆر سەخی بوو زۆر لۆ ئاشتی دەستی درێژ دەکرد زۆر یارمەتی خەرچی دەدا بە زۆری لێرە خەرچی تێدا هەبوو زۆری تێدا هەبوو پیاوی باشی زۆر تێدا بختیارەکان هەمووی ئەوانە دەستی یارمەتیان لە یەکتر درێژ دەکرد بەعام بەڵام بەکوی دیار بوو خارم جەبار پیاوێکی دیار بوو بەناو باک بوو خەڵک لە منطقەی بەڕانەتی دەیناسی علاقەی هەبوو علاقەی فرەوانی هەبوو زگە لە ناو گوندی لە دەرەوەژ لە دەرەوەش بەرەبەری لە دەرێ بەسم لە دەراوبەری خۆمان لە ناو بەڕانەتی لە ناو زرایەتی لەو جیانە لە هەموو جەیەکی خەرچی دەناسی و خەڵک یارمەتی دەدا کە داوای ئیشێکی بکرد بە سوراکی بکرد بە خەڵک زۆر یارمەتیان دەدا یا زەرامەی کاک حاجی ئەو گوندە نەهامەتی بە سەرداهاتە لێ ئەو پرسیارەی دەکەم چکەوە نزیک شارە 5 کیلۆمەترێک لە هەولێرە دوورە دەبێ بەپێی نزیکی بی دەبی کەمتر یعنی پارێزراوتربی لە گوندەکانی دیکە تووشی هیچ نەهامەتی بووە ئەو گوندە ئەو گوندە شەڕی لە قەومایە شەڕی لە قەومایە شەڕەکە لەگەر چێ بووە 84 مفۆزاتەکە بوو یەکێتی لەگەر حکومەت ڕۆژێک قوتی حکوومەت ها لێرە بێرە ڕەتبی چەند پێشمەگەی لێبوو مچینە 15 پێشمەگەی لێبوو لێنە دەگەڕاندەی ڕەتبی قوتەکە بەری حکوومەتی بۆ شەڕ خەرچی گوندی زۆر ئەزێتی دیت لەو شەڕی خەرچی ئەو گوندەی زۆر ئەزێتی دیت دوای پێشمەکان هەندێک یارمەتیان لە هات بوونە 25 پێشمەگە 26 پێشمەگە بەڵام لەخوای بەزیادبی نە لە پێشمەگە نە لە خەرچی گوندی کەس شەهید نەبوو لەخوای بەزیانی شەڕەکە کرا لە 6 سبەینێ تا 9 هێوارێ هەندێک خەرچی گوندی بریندار بوون بە تۆپ بە تۆپی دەبابەی بە تۆپی دوورهاوێش تیارای هەلیکۆپتەر زۆر یعنی لێرە شەڕێکی گەورە بوو لێ دەدرا لەو گوندەی تقریبا دەوری 700 کەسیش تێدا بوو بەڵام لەو خوای بەزیادبی کەس زەرری گیانی نەبوو بەڵام بریندار هەبوو هەم لە پێشمەگە هەبوو هەم لە خەرچی گوندی هەبوو زۆر بازێت و ڕساڵەتە خەڵکە قوتار بوو لێرە لە گوندی چۆ دەرێ ئەو جا حکومەت گەیشتە ناوێ کاک حاجی جەنابەت بە حکمی ئەوەی کە لە کێشە کۆمەڵایەتەکاندا ڕۆڵی کارات هەبووە لە چارەسەرکردنیان لەو دەڤەرەی هۆکاری چیە یعنی ئێستا کێشەکان زۆرن یعنی ئالۆستریشن لە جاران کەسێکی وەکو جەنابەت پێوە هەردەستا کۆتایی بە مەوزوعەکەی دەیهات بەس ئێستا لە لایەکی دەبینی کێشەکەی کۆتایی پێدەنی لاچ کە سەرەدا هۆکارەکەی چییە؟ وەڵا ئەوە دەبینی ئەو کەسانێک کە سورع دەکەن بنی ئیشەکەی کۆتایی پێناینن کۆتایی پێناینن چونکە ئێستا خەڵک هەندێک دەستا حکوومەتی هەندێک لە کێشەکە لە کۆمەڵایەتی عەردەبی عادەتی و تەقاڵیدی کوردەوارەتی وایە کێشە ئەگەر حکوومەتی حەلیش بوو یعنی کۆتاییش یعنی کۆتایی نایە بەڵام محکەمە کرا حکم بووە ئەو کابرا بەس کابرا واز دەخینی خۆی ناینی وازەوەی خۆی حتا کێشەکە بە کۆمەڵایەتی چارەسەر نەکرێ کێشەکە کۆتایی پێنایە ئەوجا سولعی عەشایری دەکرێت ئەوجا بە پارە دەکرێت بە خاترانەیە بە هەر شتێک بکرێتن حتا سولعی عەشایرەکەی نەکریش سولعی حکومەت حکمیش دەبی کابرا بەردەبی دژمکاریەکە دەمینێتن دەوری عەشایری دەوری هەیە بنێونێ ناو ئەو قەومی کورد و ناو مەنتیقەی هەولێر دەوری بارای هەیە بەس پێشترەوە هانە بۆ پێشتر یعنی سولع عەشایرەکە دەکرا و کۆتایی پێداهات بەڵێ پێشترێ پتر خاترا نابوو کابرای وەکو جەنابەت داهاتێکەکەنە من ئەمە لەگەر تو پێکەوە دەچوێنەکە کابراایکی ئیشمانە بە کابرا ڕێزی دەگرتین قەدری دەگرتین یعنی ئیشەکەی لۆ دەکردین بەڵام ئێستا ئیشەکە زۆر زەحمەتوە وەکو پێشان نییە خاستن ئەوە حەزابانە دەوری خۆ دەبینن زیاتر دەست دەخنە ناو ئیشان
ئەوە عاسری زیاتر تێکەچی عادی تێک دەچی چکۆ ئەو دەبتە لایەنەکەچی دەبتە لایەنەکەچی ئیشەکە زیاتر کێشەکە گەورەتر دەبێتن پێشان کابراایکی اختیار لە گوندێکی بەویش هەستا بە کۆتایی پێداهات بەڵام ئێستاش دەکرێت سوری ئاشاری ئێستاش زۆر دەوری هەیە بەڵام ئیدیش دەستێدا هەیە. بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر کاک کامەرانی دەدوێن دیارە لێرە ماشەڵڵا ڕز و باخەچی باشی دانایە دیارە گوندی گەزنەی لە ئێستادا ئەو داروبارەی نییە وەکو پێویست بەڵام دیارە ئەو ئێستاوە داروبارەی باشیە هەناری هەیە هەنزیر و ترێ و کۆمەرێک لەو بابەتانەی هەیە بابزانین چۆن خزمەتیان دەکاو بە شێوازە. سلام علیکم. السلام ورحمة الله بخير بن. خوا سلامت کە ڕەبی کا کامەران پێدەچی قەدیم ئێرانە ئەوها باغ و باغاتی نەبی گوندی گەزنەی بەێ باغ و باغاتی نەوەکو پێویست وەکو ئێستا بە ئێستا خەڵک بەحام ینی مەرەقیتی دار و بار و شتانە بچینی بەڕاستی ینی خەرک نەرێ پێشترێوها ئەوە نەبوو ینی خۆشی لەو داروبارەی نەدیتوو بەڕاستی بەس ئێستا بەڕاستی شتەشی زۆر عیندا شتەی پیرۆزە برێنەری ینی زۆر شتەشی چاکە بەڕاستی چی چاندێ لە ناو برین باخەکەی زیاتر خدایەوە هەنزیرە و مێوە و هەنارە و قەیسیە و ئەو شتانەیە کێشانێ لە بەرگەرمایە ینی دەبینی نانە زۆر احتیادیە ینی بخۆی ئاوەکە زۆر ئەساسە ئاو ینی هەفتەی دوو جار بەلای کمی دەبی ئاوی بدەینێ بەو ئاوەی ینی زۆر باشە ینی گەرما هیچ تاسیری نییە لە بۆ ئەوەی ئەدی ئیش و کارەکان ئێستا ماشەڵڵا لە گەرمانجی ڕەمەزانێکە ڕەمەزان هاتی و چەند ڕۆژێک ڕۆیە لەسەر ڕەمەزانێت الحەمدولله ینی ئەوەی لێ ترسانی ئەوها نەبوو بەڕاستی زۆری گەرمایەکەوهانیە ئێستا ماشەڵڵا ئەوڕۆ ئەو دەبینی بارانە ئەوە زۆر احتیاج تەبیعیە مەسەلەن لە پاش نوێژی عەسرێ و لە پاش وتاری مامەستای هاتیمە ئیشێ دەکەین خەریکی ئیشێنی هیچ مشکلەمان نییە نە تێنیمانە نە برسیمانە بەڕاستی ینی هیچ عونەریە گە ڕاستی دەوێت تازەمە هاتین گوتمان قسە لەگەر دەکەین گوت وڵاوە کرێکارم هەیە و ئیشێ دەکەم و ئەگەر زۆر تاخیر نابن ئەمە قسەتان لۆ دەکەم ئیشەکەتان چێ ئێستا لە ئێستادا بە خوددا ئیشەکەەوە خانی کردێ لە بۆ کوڕەکەم تقریبنەوە دێ بستە نایە زەندەك نقصانی شتی وا هەیە وەستا هاتیە ئیشەکان دەکاتون خەریکی هەندێ بووم بەڕاستی منداریشم لە بەدەستی نەبوون لەو دەمەی شاتین کاتمان لێگرتی نانە زۆر احتیادە ڕێستانەیە سەلامەت کارەبی لە گۆڕێنی چاکردنی ئەو دارونە مامانە لە چمانگە چی دەکرێت لە مانجیە چیش دەکرێت چکێرە لە شوێنان هەیە لەبەر ساردی نایکەن مانجی سێ وانێ بەس لێرە لە چکاتی خاوێنی دەکەنەوە بە خدای زۆربێ من لە مانجی دوو ینی لە ملایەتی مانجی دوو دەست پێ دەکەین ینی خاوین دەکەینەوە بڕین و زبری دەدەینێ و ینی ناوی دەچێرینەوە ئەو شتانی ئامادە دەکەن لە بۆ ئەوەی ینی احتیاجی ئەو لە بۆ بواری بری لە بۆ بەرەکەی لە بۆ بەریشی هەیە ئێستا هەز دەکەم ینی زۆر تری پێوە نبینم ترێکی دەکەوتە بنی ینی لە بنیتی بەخۆیەوە غێر ئەوعاتەن ئەوە دای پۆشتیە توولەکانی هەمووی ئێستاەوە هەمووی توولە دای پۆشت ترێکە ئاتەن دەکەوتە بنی هەمووی لە بنیتی ینی لە بن ئەوەکەیە بەرێ لە بن سیمەکەیە بەێ بزانە ئەو پسیلەکان هێشتا ئەوە نەبووە بزانە ئێستا ماسە بۆ نمونە ئەمە هەر لە دەشتی هەولێرینە بەس هەر چوینە دەشتی هەولێرە ئەولاتر ینی پەسیرە ببوو ئێستا تەمەشا دەکەم لێرە بەس ینی تازاوە دنچی خردەکە بەێ لێرێش ئەو ینی فەرقی مێوەکەی فەرقیکوانێ ئێستا ورشی و قلیواوەچی لە تەزبیعی گەورەترە ینی ئەنج لە تەزبیعشی گەوری احتیاجیەوە گەورەترە چینە زیاتر لە 20 نوع مێوی زیاتر هەر یەک نەوعەکە ینی هەیە سپیە هەیە ڕەشە
ئەو هەریەک ئەوەی خۆی هەیە بەڕاستی هەندێک زوود ئەوەی لە پەسیرەکەی گەورە دەکە هەندێک درەنگتر تاخیر لەو سەری شەروە ینی تاخیرتر هەیە لە بەردەکەوی بەرێ بەرێ ئاحتیاجی ئاوای ئەدی ئەوی درەنگتر پەسیرەکەی ئەوە بکاتن ینی بکاتێ درەنگتر لەسەر دەچی ئەوی زووتر بگاتێ زووتر دەکاتێ و تەواو. بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مامۆستای گوندی دەدوێن دیارە ئەو گوندە چەند مزگەوتێکی لێیە چکە زیاتر لە 1000 ماریە بەڵام ئەو مزگەوتە مزگەوتی گەورەی گوندێ لە قەدیما و قەدیم لە پێشینان هەر ئەو مزگەوتە هەبوو دیارە بە قوڕی بۆ دوای وردە وردە تعمیر کرا ئێستا ئەو مزگەوتەی لێ بەرهەم هاتیە. زا سەرەتامە لەگەر مامۆستای دەدوێن بابزانین بە شێوازێک لێرە لەگەر ئەو خەڵکەی بە تایبەتی لە مانجی ڕەمەزانەدا چۆن ژیان دەگوزارێنیتن. السلام عليكم مامۆستا بشار. وعليكم السلام ورحمة الله وبركاته. کاک حاجی خۆ بەخێر بێن گوندەکەتان ئەودان کردینەوە بۆ ڕەمەزانێ ئەرکتان کێشاو لەگە و برا بەڕێزانە خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە ئینشاءالله. یا ڕەبی. مامۆستا گیان ئێرە چەند مزگەوتی دیکەی لێ هەیە جگە لەو مزگەوتەی؟ بە حکمی ئەوەی گوندی گەزنە گوندێکی گەورە و فراوانە و نزیک هەولێرە ینی لەو سنوورەی برین لەو لای تقریبا نزیک ترین گوندی ناو بازار و ناوشاری هەولێرە بە حکمی ئەوەی خەڵکەکی زۆری تێدا کۆبوویتەوە بەپێی ئیحسائیاتەکان تقریبا زیاد لە 1400 ماڵی تێدایە لەبەرەوە سوپاس بەخوای گەورە ئێستا 7 مزگەوتی لێیە. بەڵێ زیاترە تو لێرە لەگەرە و خەڵکەی زۆر زار دەبینی تەمەشا دەکەی لە زۆر شوێنان مامۆستای ئاینی ئەگەر لە نوێژی عەسران لێرە نەبییان لە عیشان لێرە نەبی وەکو برێکانەمە نوێژەکەی قبول نەبووە هەندێک حەز لێ ینی دیارە مامۆستایان زۆر تێکەڵاون لەگەرە و خەڵکەی هۆکارەکەی چێ ینی ئەوها وەڵا تەمان بە تایبەتی لە کوردستانی خۆمان لە وڵاتی خۆمان مامۆستای ئاینی جگەر لە ئەرکە ئاینەکەی و خوتبە و تار و ئەوانە یعنی لە ڕووە کۆمەڵایەتێکەشەوە زیاد لە حەد یعنی لەگە خەڵکەکە تێکەڵاوە لەبەرەوە ئەگەر مامۆستا و تاریشی نەبی زۆر جار ئەگەر بەخۆی ئیمامەتیش نەکە ینی هەر خەڵکەکە حەز دەکە مامۆستا وجودی هەبی لە مزگەوتەکەی بە تایبەتی لە مانجی ڕەمەزانان یعنی و بە تایبەتی تریش لە تەڵاویحەکان و یان لە وتاری عەسران ئەگەر ڕۆژێک لە وتاری عەسران مامۆستا لەوێ ئامادە نەبی یان سەفەرێکیان نەخۆشیەکان حاڵەتی شەبی زۆر جار حتا اختیارەکان دەرێن وڵا ڕۆی یەتیم بووین ئێمە لەبەرەوەی مامۆستا لەوێ نەبوو کە وتاری هەیە من بەخۆم لەوەتی کە ئیمام و خەتیبایەتی دەکەم برێن لەو گەزنەی سێم مەرحەلەی بەڕسمی کە یەکەمی جا لە گوندی لێلوک لە منتیقەی مەرگەسوور و دوایی لە گوندی بناوی منتیقەی خەریفان ئەو لێرە سێم مەرحەلەی مەلایەتیم هەتا ئێستا سوپاس بەخوای گەورە لە تەواوی ڕەمەزانەکان هەم تەڵاویحەکان هەمووی بەخۆم ئەنجامدایە هەم وتاری عەسرانیش بە بەردەوامی هەمان بووە ئەگەر بێت و 5 نەفەریشیان 2 نەفەریش ئامادە بوو بن. سپاس بۆخوا. ئەی مامۆستا جەنابەت ئێستا لێرانە دیارە پێشتر حتمەن حوجرەی هەبووە فەقەی هەبووە ئێستا جەنابەت درێژە پێدەری ینی کۆمەرە گەنجەکان تەڵەبە ینی هەم لە منداڵی هەم لە هەرزەکاری ینی جەنابەت دەرسیان پێدەری سپاس بەخوای گەورە تەڵانە گوندە بە حکمی ئەوەی کە گوندەکی کۆنە گوندی گەزنەوە بزات ئەو مزگەوتە لە تەواوی مزگەوتەکانیدی هەم مزگەوتی کۆنی گەزنە یان مزگەوتی گەورەی گەزنە لە قەدیمەوە چەندین مامۆستای گەورە لێرە ئیمام و خەتیب بووینە وەکو مامۆستا مەلا ئەحمەدی گەورە مامۆستا مەلا سەیدی ئیسماعیل زۆر ئەو مامۆستایانە مامۆستا مەلا فەتاح برێن کە پێش من مامۆستا مەلا مزەفەر بە ساڵێک مامۆستا مەلا مزەفەر زیاد لێرە بوو و پێش ئەویش مامۆستا مەلا فەتاح زیاد لە 20 ساڵ لێرە ئیمام و خەتیب بووە لەو مزگەوتە پێش ئەویش مامۆستایانی دی گەورە بە تایبەتی لە سەردەمی ئەوەندەی کە اختیارەکان باسییان کردی مامۆستا مەلا ئەحمەدی گەورە بابی دکتۆر محەممەد گەزنەی ئەو دەرس و دیراسەیەکی زۆریان هەبووە حزرە و مەدرسیان هەبوو چەندین مامۆستای گەورە لەو مزگەوتە پێگەیشتینە ئێستاش بە حکمی ئەوەی لە تەواوی کوردستان حزرەکان تقریبا کەمن بەڵام سپاس بەخوای گەورە شەوانەی ئێمە دەرسمان هەیە مجموعە گەنجێک الحەمدولله قورئانیان پێدەرێن و وڵات دووسێکەچیان تقریبا هەر کتابەکانیان پێدەرێن یعنی ئەومان
کەم و زۆرێک بە بەردەوامی هەر هەیە الحەمدوللا مزگەوتەکەمان ئاوادان سوپاس بەخوای گەورە. زۆربەی ئێستا تەمەشا دەکەی کە یعنی وەکو پێشان نییە دەبینی کێشە کۆمەڵایەتیەکان ئێستا زیاتر یان دیاردەناشیرنەکان زیاتر ئێستا چین کە ئێوە ئامۆژگاری خەڵکی پێ بکەن ئێستا لە بەرە چاوی ئەو کامیرێ لە بۆ ئەو خەڵکەی ئامۆژگاری لە بۆ ئەو خەڵکە هەبی کە ئەو دیاردانە کە هەیە نەی هێڵن بە تایبەت لە مانجی ڕەمەزاندا. وەڵاهی دیاردەکان بەداخەوە بە حکمی زۆربوونی ئەو تەکنەلۆژیایی کە ڕووی لە وڵاتی ئێمە کردیا زۆربوونی منەظەمات و ڕێکخلا و بە حکمەوە ئێمەش بەڕاستی دەوڵەتێکی سەر بەخۆرین یعنی هەموو کەس چاومان تێدەکاوە ئەنواع و ئەشکال منەظەمات هەیە ڕێکخراو هەیە وە سایتەکان و ئەوانە دیاردەی خراپ بەداخەوە مەسەلەن ئێستا هەن بە تایبەتی لە ناو گەنجەکان مەسەلەی مادە هۆشبەرەکان و مەسەلەی دوورکەوتنەوە لە بەها پیرۆز و جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام دوورکەوتنەوە لە دابوو نەریتە کوردەواریەکان و بەداخەوە زۆربوونی وەکو مادە هۆشبەرەکان و زۆربوونی چەک و سیلاح و ئەوانە کە ڕۆژانە ئێمە گوێبیستی دەبین لە ڕێی مادە هۆشبەرەکان و لە ڕێگەی چەک و سیلاحەوە لە ڕێی گەنجەکانەوە یعنی ئەو مەشاکلانە بەڕاستی زۆر بوون و بە تایبەتی لە مانجی ڕەمەزانانیشدا ئەگەر بە تایبەتتر باز بکەین ئەو دیاردەی مەشغولبوونی گەنجەکان بە مەسلەی فلیمی ئەو فلیمە دۆبلاز کرا و بێ سوودانە کە بەڕاستی نەسوودی دنیای هەیە نەخێری قیامەتی هەیە زائیدەن ئەو هەموو گەمە و گاڵتە و یاری و ئەوانە لەگەڵەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ هونەرە لەگەڵ گەمەکردن و یاریکردنە بەڵام ئەو یاریکردنانە هەموو شتێک سنووری خۆی هەیە بەداخەوە گەنجەکانی ئێمە یعنی وا هەیە شەو و ڕۆژ بە بەردەوام خەریکی فەیسبوک و خەریکی ئەتاری و خەریکی وەرزش و تۆپانێ و دۆمینە و ئەو زۆرشتانێ حتا ئیوا هەیە شەوانە لە زیاتی تەراویح و لەیلەت القەدر و بەشداریکردنی ینی نوێژی جەماعەتە ئەوانە لە کافتریایەکان و لە باڕەکان و لە سەجادە و شەستەکان کۆ دەبنەوە ئەو جایی وا هەیە کەناڵی وا هەیە ڕیکلامیان لە بۆ دەکەن جەریدە و ڕۆژنامە و گۆڤاری وا هەیە خەڵکی وایە ڕیکلامیان لە بۆ دەکەن لە زیاتیەوەی بڵێن ئێوە گەنجن یەکێک لەو پرسیارانی کە ئینسان لە ڕۆژی قیامەتدا ڕوبەڕووی دەبیتەوە وعن عمره فيما أفناه پرسیارمان لێ دەکرێت لەبارەی تەمەنی خۆمان عمری خۆمان ئایا ئەو تەمەنە جوانمان بەچی بەسەر برد بە تایبەتی لە مانجی ڕەمەزاناندا کە هەر خێرێک ئینسان ئەنجامی دەدا هەر نوێژێک ئەنجامی دەدا هەر عیبادەتێک ئەنجامی دەدا بە 700 ئەجر و پاداشت و خێری زیاترە لە کاتەکانەدی لەبەرەوە بەڕاستی لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە خوای گەورە پاداشتان بداتەوە کە مزگەوتەکان و شوێنەکان و گوندەکان و کوردستان بەسەر دەکەنەوە ئامۆژگارم لە بۆ خۆم و لە بۆ دایک و باوکەکان لە بۆ گەنجەکان زۆرترین سوود لەم فرسەتە و لەم کاتەی مانجی ڕەمەزان وەربگرن نەخوا نەخواستە بەشتی بێسوود و بێ کەلک بەسەری بەرن کەنە لە بۆ دنیا قازانجی هێنە بەرەکەت و خێر و ڕەحمەتی قیامەتیشی هەیە خوا پاداشت داتەوە یا ڕەبی مامۆستا گیان ماندیمان کردی ئامین ئەجمەعین ئینشاءڵڵا خوای گەورە پاداشتی بە خێری ئەوەش بداتەوە دووبارە و سێبارە دەستخۆشتان لێ دەکەین لە بۆ بەسەرکردنەوەی مزگەوتەکان و گوندەکانی کوردستان خوای پەروەردیگار بیخاتە دەفتەری حەسەناتی هەموو لایەکمان ئینشاءڵڵا. بەڕێزان خۆشەویستان لێرەدا بۆ ئەندازەیە دێنە کۆتایی بەرنامەکەتان دیارە بۆ خۆتان دەزانن کە شتێک سەرەتایی هەبوو حتمەن کۆتاییشی هەیە ئێمەش کە هاتینە ئەو ژیانەی دڵنیا بە ڕۆژە کۆتایی بەو ژیانەدا دێتن ئەو کۆتاییش بە سەرەتای مردنمان دەست پێ دەکات جا وا باشە هەتاوەکو لە ژیان داماینە بە کاری چاکە ئەنجام بدەین بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی پیرۆز دەرفەتە لەوەی کە بگەڕێنەوە لای خوای پەروەردیگار زیاتر عیبادەتەکانمان بکەین هەتا کاتێکی دیکە و یاخود بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەستپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەرەکات. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر.
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين